ئەو کاتتان باش هاوڕێیان چۆنن هاوڕێیان ڕۆ دەمێ باز لەوە بکەم هەولێرن یعنی ئەو شتەی کە پارتی پارەی دەدا خەڵکەکەیە ڕخنەگرە خۆی پێ ڕخنەگرە بە بەلاش دەداتی ئەو قسانەی کادیری پارتی دەڵێن خەڵکانێکن کادیری حزبەکانی ترنگوا دەیانەوێ گۆڕانکاری بکەن بە بەلاش دەیدەنێ مەسەن دەڵێن هەولێر ڕاناپەڕی ئەوانش دەڵێن هەولێر ڕاناپەڕی ئەڵێن هەولێر ترسنۆکە ئەنش دەڵێن هەولێری خۆمانە نازانم لە بەلاش عەلاج لە کاتێکدا ئینسانی عاقڵ دەرێم تێدەگا لەژێر سیستەمێکی ڕابی قەت تۆ ناتوانێ وەکو سیستەمێکی نیمسەکراوەتر ئەوە بکەی یعنی حتا لە سەردەمی باسیش تۆ دەبی ڕێخستنەکەبی هانی خەڵک بدە کەچی وەرە ئەمەوە لە هەولێرەی چەند حزبی سیاسی بارەگاکانیان لە هەولێرە بەڵام سێ بەشی قیادەکانیان لە سلێمانی و لە شارەکانی ترخۆیان شارتەوە شارێک سەدەینە سەرێ لە نوتیەکەوە هەنجینی دەکەن سرا ململانەی سەرەکی پارتیوێکێتی لەو شارە بووە زۆرترین ئازاری پێگەیشتە و زۆرترین ئەرهابی بەرامبەر کرایە و نەکەر پارتی دا تورکیا و ئێرانیش ئاوا دەویان خستە ناو ئەو شارەی وەکو شارەکانی تر بەڵام ئەوە پایتەختە ئەوە شوێنی ململانەیە لەگەڵیان کردێت تۆ چۆن دەی ئینهیار دەی بە ئەو دەڵێی لە ئەوجە کێشە لەوەشدای هاوڕێیان من بڕواو کە سەیرم کردیە ئەو خەڵکانەی مەیدانین وێرن ئەو قسانە ناکەن هەموو فشەکرەکانی ماڵەوە شێرەکانی ماڵەوە و ڕێویەکانی دەرێ لە خەڵکە خۆی پێ ئۆپۆزیسیۆن خۆی ناوێری لەو ئەوروپای بێت درێ قسە لەسەر هەولێری دۆچی ترسنۆک بە بێەوەی لێکدانەوێکی بابەتی بکە لۆ وایە ئەو هەولێرەی لە هەشتاکان کە ئاوازەوێکی ڕق و تەق بوو نیوەی شاریان ڕزگار دەکرد بوو شەوان گەڕەکانی هەولێر ڕزگار دەکرا دەشتەکەی هەموو ئازاد کرا بوو لە ماوایە ها وەکو سلێمانی لەهۆچیش نییە بەرزی ئەوی تێدا هەبی بە تایبەتی دەشتی هەولێرە و شەمامک و ئەوانە باشە لۆ خەڵکە ئەو خەڵکەی کە ڕوبەڕی ئەو بەعسە فاشە بووی تۆ لە هەشتاکان چیان کەمتر بووە لە شارەکان کە لۆ ئەو ڕۆکە ئەو هالە بێ یعنی ناتوان تەعبیر بکەن ماندی ئەو شارە دەبی دانی پێداوە بندرێ بە هەموو حزبەکان نەکەر پارتی یەکێتی لەسەری هەر هەمووان خیانەتی لەو شارەی کردیە پشتی لەو شارەی کرد کە هەموو قوربانییان لۆدا شوعی خەڵکی هەولێری چی لە بۆ حزبی شوعی نەکرد چ قوربانیدانە کەم ماڵ هەیە لەو هەولێرەی کوڕەچی لە بۆ شوعی یەکێتی بە کوشت نەدابیت لە زیندان نەبی بەسییان لە بۆ شارەی کردیە کەی دیفاعیان لە قوربانیەکانی دەکەن لە ئازارەکانی دەکەن ئەو دوو حزبە چەند ڕەمزی پێڕاگەیان ئەو ڕەمزانە خیانەتیان لێ کرد لووتکەکەیان کۆسرە ڕەسوول بوو یعنی کۆسرە چ بوو بە تاقتەنێ بووە بۆ ئەو بەتەڵە یان ئەوەتە خەڵکی هەولێرێ کردیانە ئەو هەزاران کوڕە هەژار و تێکۆشەر کردیانە ئەو کۆسرەتە بە تاقتەنە دەچوو نیوەی ڕەبایی دەگرت هاوڕێیان سیرکەن حتا پارتی ئەسڵەکان پارتی ڕەسەنەکان پارتی 67کان ئەستە لە پارتی دوورن بڕۆ سیرکە چێ دەموچاوەکانی پارتیە حەم کۆن حەمید موختار جەلال پەرێشان ئومێد خۆشناو یعنی وەرم پێم برێ چێت کە لە هەولێرە دێ دیفاع لەو پارتی دەکەن هەولێریەکان دەڵێم ها مێژوو هەر یەکێک لەوانش بڕۆ سەیری بکە بڕۆ بزانە چییە بووی خەڵکی هەولێری پارتیەکە و پارتی ڕەسەنەکان ڕقیان لەوانە دەبتەوە لە من وەگرن بڕۆ ئیستفتا بکرێ بزانە چەندیان ئەوانە دەرەچوونە چ ئەوانە چ کادیرەکانی پاراست کەمترین دەنگ دێنن لەو هەولێری لەبەر حتا خەڵکی پارتیش کاکە خۆ بەش ئەوە دەبینی چاوی هەیە عەقڵی هەیە دەبینی ماڵی بارزانی کو دەژین ئەوان کو دەژی دەبینی چ نائەدالەتێک لەو هەولێری هەیە ڕاستە ئیمتیازاتێک جار زۆریان داینێ ڕاستە خزمەتێکی یعنی ئیمتیازات لە خانی لە زەوی لەەوە بەڵام لەگەڵ ئەوەش کاکە دەبینن خەڵک کەرامەتی مایە ئەبینن خەڵک لە هەولێرە چی تۆ لەو لە پارەت دەدرێتێ بەڵام کاکە وەرە سیر کە چ قەحبەخانە و مەلحەخانە لە بۆی دانرایە
خەڵکی هەولێر خەڵکێکی محافزکارە خەڵک دەبینیتن ئەگە کۆن گوندی ئەڵمانی هەبوو ئێستا 100 گوندی هەموو کوچە و کۆڵانەکانی هەولێریان کورتە گوندی لوبنانی ببورن گوندی لوبنانی کردیتێ خەڵک دەبینیتن کە لە هەولێرێ نییە هاوڕێیان 300 هزار عەرەبی زیاتر لێیە جگە لە شارەکانی تر بەس ئەوە بەڵام کەس بۆی نییە کوردیش بچی لە مەسیفی نیشتر جێبی نەک لە دەڤەری بارزان نە لە گوندی دۆ تۆ لێرە دووڕووی و درۆزنی ماڵی بارزانی لۆ بە دیار دەکەوی کە چه حاقە دەکەن لەسەر ئەو شارەیان پڕ لە باسیەکان کردیە پڕ لە داعشەکان کردیە پڕ لە دز و زەردە کردیە بەڵام بوار نادەن کەس بستە مەسیفیش لەبەر ئەوی چێس لەسەری ڕەش نزیکە لەسەری ڕەش نزیکە نەک دەڤەری بارزان تحەدا دەکەم یەک قیادەی پارتیش بوێریە دەڤەری بارزان نیشتە جێبیت سۆرانی بی تحەدا دەکەم یەک مەکتەب سیاسی پارتیش بە فازڵ میرانی شەوە بوێریتن بە دەمانچەوە بستە سەری ڕەش باشە سیارەک دێ سیارەک دەیبە بەڵام دەبینن ئەو هەولێرەیان چرێ کردیە پڕی قەحپە پڕی بەعسی پڕی گەوات پڕی مخەدرخۆر وێرانیان کرد سیمای ئەو شارە کەی ئەو شارە هەولێر مایە بۆن و بەرامی هەولێری لێ مایە بڕواو کە من 10 ساڵە نەچیمەوە جێم لێ نییە بۆنی هەولێر ناکەم بۆنی خەڵکەکەی ناکەم بیرەوەریمان نەما لەو شارەی هەست بە نامەوەی دەکەی لە دەستیان وەرە بزانم لە کامدام و دەستگای گەورە هەولێریەکەیە لە ئاسایشت لە پاراستنت بڕۆ بزان چێ دەکەن وەیسە بارزانی بزان چەند هەولێری هەیە وەیسی بارزانی لە ئاسایش و دژە تیرۆر و ئەوانە نییە پاراستن دەکەن ئسمەدەر گوشیت چەند ڕەمزی هەولێری هەیە هەولێری ڕەسەنەکان لە ناو دام و دەستگا حکومیەکان چێ هەیە وەکو گوتم حەمکۆ حەمید موختار ئومێد خۆشناو جەلال پەرێشە ئەوانەیان هەیە حتا وەکو گوتم پارتیە ڕەسەنەکانی ژۆرە ببینی ئێستا نەما لە نۆچیە کاکە خەڵکی پارتی دەهات شەڕی لەگەرەمە دەکرد گفتوگۆی دەکرد بە تایبەتی ئەو محەممەد قادرە هەموو سیمینارێک بەشدار بوو یعنی دەهاتن بارزان خالید بارزان ببرم ئەو بەڕێوبەر هەنە دەهاتن گفتوگۆیان دەکرد دفاعیان لە پارتی دەگرت چەندیانمان لەو ئەوانە کە بۆ حەماسەوە بێن تاکۆ چ دواییان کرد بەو دوای هەموو خەڵک تێگەیشت پارتی بەخۆشی دەزانی پارتی دەزانی هاوڕیان بڕۆ بە مەسعود بارزانی بێ لە عەلی حوسێنت دەرکرد لە مەسعود لەقیدی لەبەرەوەی استفتاوە چیدا بێ داتا باسە چیدا بێ کاڵ هەولێری وانە 700 هزار دەنجیان هەیە گوایە ئەندام کادریان هەیە دگە لە بنەماڵە شتەکانیان کەچی دەبتە دەنگدان 100 هزاریش ناو هەولێرە ناینن 100 هزار لە ناو هەولێر دەینم بەڕاستی ها نەک تەزویرەکات تواقت نەبێت لە سندوق پڕکردنەوە بەخۆیان دەزانن کەس نەما لەگەریان سەنتەری شار هیچی لەگەدا نییە هاوڕێیان خەڵک نەحەقی نییە کە دەنگ نادات برێم قسە ناکە و گوتمان ئێرهاب هەیە سەرباری ئەو هەموو پارە ئەرهاب تێم دەگەی پۆست بە قسە خۆشە توی لە هەر ماڵک بی لەو ڕۆژەی 4-5 کەسیان لەو تەعین دەکەی زۆرترین تیرۆرت کردبی زۆرترین گرتن و کوشتنت کردبی زۆرترین کۆمەڵ کوژی کاکە سێ کۆمەڵ کوژی لێ ڕوویدایە لەو هەولێرەی سوورچەکان مەسەلەن پەکەکە ئەوەش مەسیف ئەوە تەسیری لەسەر ترس دروستکردن هەیە بە هەزاران کادیر و خەڵکی بەس یەکێتی لە 96 لە بۆ وەکو 2003 لەگەڵ ئیسلامیەکان 7,000 کادیریان ژێ 7,000 ئەندام و کادیر بەناوەیە تحەدا دەکەم ئەوە بڕۆن 5یان هەفتە بەس ئەوەی بێتەوە بیرم 7یان گوت ئەگەر لە مەڵبەند بەناو نەبوو باشە لە مەڵبەندی سەیەکیت بڕۆن بزانە و ئەوە چۆنیش لە سزنەکانی ئەو مامەڵایان لەگەکرا 600 کادیری هەرە دیاری سەربازیەکێتیشون بزرا و لە شەڕی ناوەخۆ لقید و یعنی هێزی سوپاید و هێزی ئەوە یەکێتی هەر ئەوانە تێکدری بەربوون زۆرترین کەسیان لە یەکتری کوشت
و زۆرترین ماڵیان دەربەدەر و تاڵانی دژیەک مادیان کرد ئەو شارە شوعی خیانەتی دەکرد یەکێتی خیانەتی دەکرد گۆڕان هات خیانەتی دەکرد کاچمە یعنی بەجددی ینی بە قسە خۆشە تو هێزێک نییە لەگە ئازاری خەڵکی هەولێرێ بژی لە پشتی ڕابەستی کە دەگیرێ ئەوە ئێستاکە چەند خەڵکی دووبارە لێ گیرایتەوە دەبزانم چێ خەمی لێ دەخواتن هەمووی لە ئەوروپا لە ئەوروپا چی لە بۆ دەکەن بەشی زۆری کە خەڵکێک دەگیرێت دهۆک لە هەولێر کە توێ مقاومە دەبی ئیش لەسە هەولێرە بکرێت لەسەر جوانیەکانی بکرێت ئیرادەی لە بۆ دروست بکرێتەوە لەگەڵ خەم و ئازارەکانی بژێت تا خەڵک لەگەرت ڕابۆستی تو هەر دەتەوێت خەڵک بیکەوە بە خۆشەوەی بۆ ناکرێ ئەوە هاوڕێیان وەرە هەولێر لە ڕووی سەکەنیەوە سیرکە چۆن وێران بووە سەکەن هەولێرێکیان لە تەنیشت هەولێرە دروست کردی هیچ هەولێرش نییە وەکو ئاسیا و ئەوروپا دووبەیەکیان دروست کردیە هەولێرە ئەسڵەکەشان هەموو وێران کرد گەڕەکە تەعجیلخانەکە سەعدوناوە عەرەبان نازانم ئەوە لە هەموو وڵاتێک ئەوانە تاریخی هەولێرە شاری کەلتوری ئەو پێشەش گەڕەکە کەلتوری پێدەگۆترێ نەخش و نیگار و ژیان و مێژووی هەولێرەکان لێن دەرا نەوزات هادی لە جەریدەی میدیا هەیە ئەڵێ هەر چار گەڕەک تاقت دەکەین سێ گەڕەک بە فەرمی بڕیار دەرچوو یونسکۆ ماهی ناخاتە تاوەکو پێمان ڕاگرتن لە 2008 بۆ زانیاریتان یونسکۆ ئینزاری داینێکەوە گەڕەکی کەلتوریە ئەو نەوزات هادیە بزنزە خائینە گەورەی هەولێرێ بە تەمای داجی تەختکردنی و بیکاتە بنایە لە کاتێکدا مێژوو بیرەوەری ئێمەیە کاکە خەڵک ئێستاش ئەوە دەجێتەوە هاوڕێیان ئەو هەموو شقە و خانیان دروست کردیە نە بزنسەکانی هەولێرینە نە خەڵکەکەی لێ نیشتە جێ دەبی هەولێریە پڕیان لە مرتەزەقە و لە عەرەب و لە داعشی و لە دز و زەردەکانی عەرەب کردیە شارەکە وا شێوایە یعنی لا زۆرترین ئیمتیازاتیشە بۆ ئەو شوێنە ڕاقیانەیە کەمترین خزمەتگوزاری ژۆگەڕەکە هەژارەکانی هەولێرە هاوڕێیان هەولێر لەو هەولێرەی خەڵک پەیکەر چییە لە هەموو دنیا پەیکەر لەو کەسەیە کە جوانیەک بەجدێنی بەڵام کەی پەیکەرێک لە بۆ ڕەمزی نافعە کرایە کەی پەیکەرێک لە هەولێرەی شوێنێکی گشتی گەورە لە بۆ عەبدولخالق مەعروف کرایە کەی پەیکەرێک لە بۆ بەنزەمی ڕەنجبەرە کرایە لە بۆ شەید کۆچەرە کرایە لە بۆ شەید سەفەرە کرایە یعنی قەزم حتا لە بۆ شەید حەمید کاوانی و ئەو کاوانیەکانی پارتی کرایە کاکە وەڵڵە پارتی احتیمام بە پارتیە 67ەکانی خۆشی نەدایە نەک بە حزبەکانی تر کە هەر یەکێک لەوانە مەسەڵەن جەمی ڕەنجبەر شاعری کردیە عەبدولخالق مەعروف منەورێکی کورد هەولێریە بە نمونە دەڵێم یعنی تۆ دەبێ بێی ئەو کەسانێک کە جوانییان لەو شارەی چاندیە مێژۆکی جوانیان دروست کردیە ئەوەی بکەی بیکێ ڕەمسەتانەوەکانی داهاتەوەی بکەی بە پێچوانەوە هەمووی تەخت کرد بۆ زانیاریتان هۆڵی میدیا کە پەیکەری عەبدولخالق مەعروفی لێبوو تەختی کرد موسا ئەنتەریش تەخت کرد لەگەڵی پەیکەری شوێنی سەرداری سەعید سۆفی نازانم ینی نامێبێم ڕەنگی ئەوە برێ شەڕی ناوە خۆی بەس کاکە چاوی من خۆ دەکرێ شوعیەها ئەو پەیمانەکەت دەیان ڕەمزی جوانیان هەیە لەو شارەی قوربانی گەورەیاندا شەید کۆچەر شەید سەفەر ملازم ئارام ئەوانە باسییان دەهەژان بۆ دروست ناکەن گورە وەڵڵا هەتا شەید خدر سوارە پەیکەرێکی گەورەیانەوە نەکردیە مزگەوتە جامنەوە ئەوە کردیە یعنی لە کاتێکدا هەر ئەوی هەبوو لە هەشتاکان لە چیاکان ئەوە دەبوو بەڵام بڕۆ چی ئەوە خەڵکی هەولێر نییە پەیکەری لە هەولێری لە دروست کردی شوێنە گشتەکانی لە بۆ دابین کردی دەوڵەمەند هەموو دەوڵەمەندە هەولێریەکانی وا ئیفلاس پێ دەکە کۆنتڕۆل کردیە کۆمەڵک خەڵک لە هەولێر دەوڵەمەند بۆ هیچ هەولێری نی بە نمونە یعنی بەرپرسیارەتی وەکو گوتمان حەپەکەی دەداتە ئەو مەخلوقا ئەو مەجموعە هەولێری ڕاگرتیە نانیان دەداتێ ئێستیان دەداتێ بڕۆ بە حەپە بەوەی هاوڕێنەوەی هەولێری وێران کرد بڕوا بکە هیچی ئەوە نەبڕۆی هەولێر لە نۆتیەکەوە لە بۆ
نوتسار ململانەی پارتیویچێتی بۆ ئەخیری بۆ شەڕی ناوخۆ لە هەموو شار و شارۆچکەکان زیاتر قوربانی ئەوە بووە هەر لەبەر هەندێ وەکو گوتمان ئەو لە هەر شوێنە کە شار و دێسا ئۆکڕانیا وێران بووە شیرازەی تێگەچی هەولێری شوێ ڕاستە لە سلێمانی ڕوویدا لە دۆریش کەم کەمە ڕوویدا بەس هیچی بازیەوەنەوە بە تایبەتی سویەکی و بە تایبەتی ئیرهابی پارتی و پارتی هاتەوە ئەو شارەی ئاشنا کردەوە ئەو شارەی دۆشی حتا شوێنە گەشت و گوزاریەکانمان لێدا گیر کرایە سەفەر کورە بڕۆ نەک مەسیف و سەری ڕەش چار دەوروبەرەکانیش خەڵکە لە بۆ نییە بە سەردانیش بستەوە وێندەر بە سەردان زێدی باو بە پیری خۆیتی هەموو دام و دەستگا هەستیارەکان دای بڕیە وەکو گوتم لەوەی بۆیە خەڵکی هەولێرەوە نییە توێنێ بە بێ شەرمانە دەهۆڵ و زۆر نایبرد تا هەولی ئەوەی کاکە قومبادان دە کەست پێ نەهاتە سەزادەی شایی بکە کورە وەڵڵا مەسعودە من لە زیاتر من هیار دەکەم ئاش بەتاڵ دەکەم لە ئینتخابات هەمووی پڕ دەکەیەوە یان بە ئیجباری پێیان ئەوە دەکەی ئەوە حیزبە لە 700,000 ئەندامی بۆ خۆت باش دەزانین چەند هەزار ئەوە دێ خۆ لە 2002 گوتمان ئەوە لە لڤین بڵاو کراوە ژمارەی حەقیقی و عەلی حوسێنی لە بە هەندێ دەرکرد مەسعود بارزانانی لەبەر ئەوەی دەنگدانی ساختەی پێدا بوو کە ئەو عەزمە نییە ئەسڵی خۆی پارتی باش دەزانێت ناو هەولێرە ئینهیارێکی دێ کەس دەگەری نییە بەس ئەو خەڵکەش کێ دەڵێتن وەڵای خەڵک لەگە پارتی کوربا بە پارتی چ عالی چ پارتی کە مەسعود بارزانی ختابێک دەدا هاوڕێیان بۆ زانیاریتان ئەو ڕۆژاتە دەرێ هەموو تەسویرەکەی ئەوە کرد بۆ زانانی لە هەموو کوردستان و بە ئیجباری خەڵک دەبەنە دەرێ ئەو 10,000 کەس 15,000 کەسیە پێ کۆنابتەوە حزب ئەو حزبەیە خەڵک بە خۆڕسکانە لە بۆی بێتە سەزادەی دەوەرە ئەومێت خۆشناوی فشەکەر بوار بدە ئەمە دێن خۆپشاندان دەکەین ئەگەر 15,000 کەسمان زیاتر خڕ نەکردەوە حەقت پی بەنمونە بەزە تو کاچی من ئەتو هەولێر دەکێ میلیتاریزم ئەو هەولێرە ماندیە خەڵک چای خواردێت لە مسکۆی گرتیانەوەتن کاندیدی سەرۆکی کۆمار و کۆمەڵێک پات بەس چای خواردیە ڕۆحت بچی حزب لە گەنجی خۆت دوێنێ دیتان بەیانەکەی خەڵک ڕەنجی خەڵکی پارتی ڕەنگە ترسی لێ نیشت بوو ئێوارەکەی شاگەشکە بۆ کەشتەکە نەبوو ئەوە حزبە ئەوە حزبە دەوڵ و زۆرنای بوو کوتی 100 کەسی پێ کۆ نەبتەوە ئەوە حزبە لەو دژەکەت مەسعود بارزانی نەوشیروان مستەفا خەڵک لەرقی ئەوەی بەس لەبەر ئەوەی دژی تو بوو 250,000 کەس دەچی کەچی هەموو هێزی خۆت کەو کردەوە لە بۆ مزاهرە هەستارترین شتیش کرد 1500 کەست لە کەیسی سرواش عەبدولواحیدی پێخڕ کراوە خەڵک لەگەرت نەما تەواو خەڵکی هەولێرێ ئەنگوی خۆش ناوێت تەمەڕوت دەکات زۆر بەهێدی نیوچەوانی هەموو هەولێریەکان بڕۆ بخینەوە بزانە چی لێ دەباری لە بەرامبەرتان خەڵک باشی لەبیرە ئەو شارەی مەحافزکار بە ئەوڕۆ کو وێرانتان کردێ کو کردیتانە میوان کو پڕ لە قەحپە و گەواد و بێشەرەفتان کردیە کو ئیهانەیان دەکەن چەند ڕەمزی هەولێرێ وەکو گوتمان گرنگیانتان پێدایە چی بەش شەڕ و ماڵوێرانێکەتان لەو خەڵکە ڕەسەنە هەولێریەکەی هێشتەوە هەربەندی خەڵک لیان تووڕێ لە دەنگدان تحدا دەکەم انتخاباتی حەقیقی بی ئەگەر پارتی بەقەد کۆمەڵی ئیسلامیش بین تحدای دەکەم باشە ئەگەر انتخاباتەکی نەزیح بی هەر دەنگەکی ناڕەزایەتی لێوێن دەربی ئەگەر لە پارتی بە دوو قات نەباتەوە بەس کاچی من هەموو شتەکان ناسروشتیە بەهەرحاڵ هاوڕێیان ئەوەی دوێنێ ڕوویدا کارە ساتێک بوو لەو پارتی بە من هەم لەو ترس و تۆقانەی هەم لەو ئەوەی ئێوارە ئەو هەموو خەڵکە کورە ئەو هەموو عەرەبەی هەیە کورە ئەو هەموو مرتەزەقەی هەیە ئەو هەموو کوردەی ڕۆژە